بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خوازە بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. کاریگەریە خراپەکانی بارودۆخی ئابووری هەرێم تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێ. قەیرانی ئابووری و دارایی بە شێوەیەک کاریان لە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێم کردووە کە بۆتە گەرمترین باس و خواسی ڕۆژانە و گەورەترین هەڕەشە و مەترسیەکیشە کە هەڕەشە لە ژیان و ڕێڕەوی ژیانی مرۆڤەکان دەکات. لەگەڵ ئەوەشدا حکومەت ڕایگەیاندووە کە سیستەمی پاشەکەوتکردنی موچە خزمەتێکی گەورەیە بە هاوڵاتیان و فەرمانبەران. تەوەری ئەمڕۆی باس و خواست تەرخان دەکەین بۆ قسەکردن لەسەر کۆمەڵێک داتا لەسەر ڕەوشی ژیانی هاوڵاتیان و کاریگەری ئەم قەیرانە و پاشەکەوتکردنی موچە لەسەر ژیانیان، بە قسەکردن لەسەر ڕاپرسیەکی زانستی و ئەکادیمی کە لەلایەن چینە زیندوو گەورەکانی کۆمەڵگەدا کراوە، وەک پرۆفیسۆر و یاریدەدەری پرۆفیسۆر و مامۆستایانی زانکۆ. بەداخەوە تەواوی ئامادەبوانی ئەم ڕاپرسیە ڕەشبینانە یا بە شێوەیەکی سلبی و نێگەتیڤ لەم دۆخە دەنوارن و پێیان وایە سیستەمی پاشەکەوت چارەسەری ئەم دۆخە ناکا و هاوڵاتیان زیاتر ڕەشبین دەکا. بایەخی ڕاپرسی و توێژینەوەکان چییە؟ ڕاپرسی و توێژینەوەکان دەیانەوێت چی بە هاوڵاتیان بڵێن؟ ئایا بارودۆخی داڕوخاوی ئابووری هەرێم بە هۆکارێکی تایبەتی و شەخسی دروست کراوە یا هەر بوونی هەیە و بێمەبەست نییە؟ ئایا ئەو پاشەکەوتەی بۆ هاوڵاتیان کراوە ڕێژەیەکی گونجاوە یا تەواوی هاوڵاتیانی گوشیوە و تەنگەتاوی کردوون؟ هاوڵاتیان چەندە گەشببینن بە گەڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکانیان؟ ئایا هاوڵاتیان بڕوا بە پاساوەکانی حکومەت دەکەن بۆ پاشەکەوتکردنی موچەکانیان کە بریتین لە دابەزینی نرخی نەوت و شەڕی داعش و هیتر؟ چارەسەری ئەم دۆخە بەچی دەکرێت کە هاوڵاتیان بیگرنە بەر؟ ئایا خۆپیشاندان و بایکۆت چارەسەری ئەم دۆخەی ئەمڕۆی کوردستان دەکەن؟ بەڕێزان لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر عوسمان ئالانی مامۆستای زانکۆی سلێمانی کە ئەنجامدەری توێژینەوە و ڕاپرسیەکی وردە لەسەر دۆخی ئابووری و موچە و پاشەکەوتی موچەی فەرمانبەران تاوتوێی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تریش دەکەین پاژەم ناوبڕە. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. دکتۆر عوسمان ئالانی زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی باس و خواست. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان، هیوا سەرکەوتن بۆ بەرنامەکەتان و بۆ سپاسیش بۆ بینەرانی بەڕێز. زۆر سپاس. دکتۆر گیان، جەنابتان ئەنجامدەر و یا کەسێکن کە هەساون بە ئەنجامدانی توێژینەوەیەکی ورد یا ڕاپرسیەک و کۆمەڵێ داتاتان دەستکەوتووە لەسەر ئەم دۆخەی کە ئەمڕۆ بەرەوکی هەموو فەرمانبەر و موچەخۆرێکی هەرێمی کوردستانی گرتووە. با سەرەتا بزانین بایەخی ئەم جۆرە توێژینەوە و ڕاپرسیانە چین کە بایەخیان هەبێ بۆ کۆمەڵانی خەڵک، بۆ فەرمانبەران و موچەخۆران. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان و جارێکتری سپاس بۆ بەڕێستان و بەو هیوایکەوە ئەم بارودۆخ و ئەم کاریگەری ئابووری و هەروە سیستەمی موچەیکەوە ئێستا بەسەر زۆرینەی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا جێبەجێ کراوە، چەسپیوە کە کۆتایی بێت و بە زووترین کات بارودۆخ ئابووریەکە بگەڕێتەوە بارودۆخە حاڵەتە تەندروست و حاڵەتە ئەتیادەکەی خۆی. بۆ وەڵامدانەوەم پرسیارە بە دڵنیاییەوە ئەگەر سەیریکەین لە دنیای ئەمڕۆدا زمانی داتا و ژمارە زمانێکی ئێجگار گرنگە و لەو پێناوەدا بۆ دەستخستنی داتاکان و بۆ هەروەها بۆ دەستکەوتنی ژمارە و ئەو ڕێژانە تیمی تایبەت و هەروەها دامەزراوەی تایبەت و هەروەها کەسانێکی زۆر لەو مەجالەدا ئیش دەکەن و پارەیەک یان با بڵێن خەرجیەکی زۆریش خراوەتە بەردەستی. بەڵام بەداخەوە هێشتا ئەمە نەبووتە شێوازێکی ئەتیادی لە هەرێمی کوردستان و بە شێوە تیم و هەروەها بە شێوە دامەزراوە وەکو پێویست بە چاو وڵاتانی پێشکەوتووە نییە. بۆیە بە واقعەن ئێمە دەتوانین بڵێن زمانی داتا و هەروەها ڕاپرسی و هەروەها دەستکەوتنی ژمارەکان زۆر گرنگن بۆ دەستنیشانکردنی ڕووداوێک، بابەتێک، کێشەیەک و هەروە تاوکو بتوانین لە دەرەنجامیشدا دوایەوەی کە دەستمان خستە سەربرینەکە چۆنێتی چارەسەرکردن و هەنگاوەکانی چارەسەرکردنی. بۆیە لە دنیای ئەمڕۆدا ئێجگار وڵاتان و هەروەها موئەسسات زانکۆکان
بەشێکی زیندوی جێبەجێکردنی ڕاپرسیەکانن و ئەتوانین بڵێن بەشێکیشن لە ئەو کار و چالاکیانەی کەوا لە ناو دامەزراوە زانستیەکاندا پێویستە جێبەجێ بکەێت و وجودی هەبێت کە بەداخەوە وەکو پێویست لە کوردستانی خۆمانیان لە هەرێمی کوردستان وەکو پێویستەوە بەرچاو ناکەوێت. دکتۆریان ڕاپرسی و توێژینەوەکان ئەیانەوێت چی بە هاوڵاتیان بڵێن یا چ پەیامێکیان لە پشت خۆیانەوە هەڵگرتووە و کە بە شێوەیەک بیدەن بە گوێی هاوڵاتیانە؟ بە دڵنیاییەوە دیارە کاتێک کە ڕدامەزراوەیەک یاخود تیمێک یاخود کەسێک هەڵدەستێ بە ئەنجامدانی ڕاپرسیەک دیارە بابەتێک هەیە کە ئەمبیری لێکردوتەوە و ئامادەسازی و هەنگاوی بۆ ناوە تاوەکو بتوانێت ئەو فکرەی کە لە مێشکیدایە یاخود بە دوایدا دەگەڕێت دەستنیشانی بکات ئایا وجودی هەیە کە وجودی هەیە لە چه ئاستێکدا هەیە و پاشانیش ئەو ئاستە چۆن دەتوانین ئەگەر کێشەیەک بێ ئەگەر ڕووداوێک بێ هەر جۆرشتە بێ چۆن بتوانین دەستنیشانی بکەین تاوەکو بەرە ڕووی چارەسەری بڕۆین. بۆیە بە دڵنیاییەوە یەکێک لە هەرە کارە گرنگەکانی موئەسسەساتی تعلیمی و موئەسسەسە فێرکردنەکان یەکێک لەوانەدا کە زانکۆ و کۆلیجەکان بەرپرسیارەتێکی گەورانە و هەروەها لەمان کاتیشدا کاری مامۆستا بەشێکی گرنگ و زیندوی کاری مامۆستای زانکۆ بە تایبەتی بریتیە لە جێبەجێکردنی توێژینەوە. بۆیە دەتوانین بڵێن کاری مامۆستای زانکۆ لە سێ کاری سەرەکی دایان بەڵێن لە سێ مەجاردا خۆی دەبینێتەوە. یەکەمینیان بریتیە لە وانەوتنەوەی لە کۆلیج و بەش و لە ئەو موئەسسەی کە ئیشی تێدا دەکات. خاڵی دووەم بریتیە لە بەردەوام توێژینەوە و خوێندنەوە و متابعەکردنی پێشکەوتن و هەروەها سەرچاوە زانستیەکان و لە مەجای تایبەتی خۆیدا پێویستی بە ئەوە هەیە بە بەردەوامی لەگەڵ چواردەور و لەگەڵ واقعدا بە بەردەوامی بجوڵێت و دوانەکەوێ. خاڵی سێهەم ئەویش دیار ئەو خاڵی دووەمە بە نووسینی توێژینەوە. زۆر گرنگە توێژینەوەکان ئەو خاڵانە دەستنیشان کاکەوە پەیوەندی لەگەڵ ئەو ڕۆی مجتەمە و کۆمەلگا و کێشەکانی خۆیدا هەیە. خاڵی سێمی کاری مامۆستای زانکۆ کە بە بۆچوونی من ئەویش یەکێکە لە هەرە کارەگەکانی ئەوەیە کە بەردەوام مامۆستای زانکۆ لەگە پەیوەندی دابێت لەگەڵ کۆمەلگاکەی خۆیدا و هەر کەسە لە مەجای تایبەتی اختصاصی چی بوو جەنابتان هەستان بەم ڕاپرسی و توێژینەوەیە؟ بەرهەمی ئەم ڕاپرسی و توێژینەوەی ئێوە چی بوو یام لە داهاتووە بەرهەمەکەی چی دەبێ؟ بەڵێ بە دڵنیاییەوە بیانی بیرۆکە سەرەکیەکەی بیری ئەوەی کە من بیر لەو بکەمانەیە کە هەستم بە ئامادەکردنی ڕاپرسیەک و هەروەها دیارە ئەم ڕاپرسیە خۆی لە خۆی دایانی تەنها ڕێکخستن و هەروەها لامان کاتیشدا پرسیارەکان و هەروە ئەو وەڵامانەی کە لە بەردەستی خوێنەر و هەروەها بەشداربووی بە ڕێزدا هەبووە ئەمانە هەمووی پێویستی بەوە هەیە بە تیمێک یاخود لەگەڵ کەسانی پسوەردا من وەکو خۆم ڕاوێژم کردووە و هەروەها ینی با بڵێن سوودم لە ئەزمموی پێشخۆم و هەروەها هاوڕەکانی خۆم بینیوە کە لێرەوە سوپاس و ڕێزیان بۆ دەنێرم کە دیارە ئەو مامۆستا بەڕێزان و هاوکارانەی کە لەگەڵ مندا بەشێکیان یارمەتێکی زۆریان داوم وەگەر بە دڵنیاییەوە ئەو یارمەتی و هەوڵانەی مامۆستایانی هاوڕێم نەبووایە نم دەتوانی بەم شێوازەیە بگەمە ئەم دەرەنجامانە لێرە سوپاسیان دەکەم. لە هەمان کاتدا من لە توێژینەوە لە ڕاپرسەکەدا وەکو ڕەچاوکردنی لایەنی دەرونی بەرامبەر لە هەموو پرسیارەکانمدا خاڵی ئیجابی و خاڵە باشەکانم پێشخستووە. یعنی لە کاتێکدا کە من با بڵێن چەند وەڵامێکم خستۆتە بەردەستی خوێنەر خاڵە ئیجابیەکانم لە هەمویاندا ڕەچاویە کردووە تاوەکو با بڵێن خاڵە ئیجابیەکان بۆ خۆی دەستنیشان. بەڵام لە واقعدا داودەبرنەکەم لە واقعدا من ناتوانم ئەو واقیعەی کە مامۆستا و هاوڕێکانی خۆم و هاوکارەکانی من لە زانکۆکان و کۆلیجەکانی هەرێمی کوردستان دیارە ڕاپرسەکە تەنها مامۆستایانی با بڵێن زانکۆ حکومیەکانی هەرێمی کردوتەوە کە حەود زانکۆ بووە لە کاتێکدا ئاماژیان بۆ دەکەین. من ناتوانم واقعی ژیانی مامۆستای زانکۆ کە بەشداری لەدا ینی دەستنیشانی بکەم بەڵکو ئەوە بووە مامۆستایە بە واقعی خۆی و ڕنگدانەوەی کاریگەری سیستەمی موچە لەسەر واقع و ژیانی مامۆستای زانکۆ چۆن چۆنی. بەڵێ دکتۆر بە شێوەیەکی گشتی من سەیری داتا و توێژینەوەکانی جەنابتم کرد
وەڵامی پرسیارەکانی جەنابتانیان ئەو تەوەرانەی کە ئێوە خستوتانتە بەردەم ئەو کەسانەی کە ڕاپرسیەکەیان پێگەشتووە هەمویان بە شێوەیەکی سلبی و نێگەتیڤیان بە شێوەیەکی ڕۆژبینانە وەڵامیان داوەتەوە. هۆکاری ئەمە چییە و جەنابیشتان وەکو خاوەنی ئەم توێژینەوە ڕاپرسیە تا چەند گەشتبینن بە ڕاپرسیەکەتان کە بەرهەمێکی هەبوو بێ یان بۆچی هۆکاری بەچی ئەزانن کە هۆکارەکەی ئەم هەموو ڕەشبینی نێگەتیڤەی لە وەڵامەکانە هەیە؟ بە دڵنیاییەوە بۆ وەڵامی بەڕێز دوو پرسیاری بەڕێزت ئەم ڕاپرسی کە کراوە ڕاپرسیەکە کە لە حەوت زانکۆی هەرێمی کوردستاندا کە زانکۆکان بریتین لە زانکۆی سلێمانی، زانکۆی چەرموو، زانکۆی هەڵەبجە، زانکۆی گەرمیان، زانکۆی ڕاپەڕین، زانکۆی کۆیە، زانکۆی سەلاحەدینیان، زانکۆی هەولێر بەڕێزەوە بە کۆلیجە جیاوازەکان و بە بەشە زانستیەکانیانەوە ڕەچاو کراوە با بڵێن دابش کراوە نزیکەی 300 فۆرم بووە زۆرترین ژمارە گەڕاوەتەوە دیارە وەکو سەباسیشم لێوە کرد ئەو ماندووبوون و هەوڵەی کە مامۆستایان و ئەو هاوکارانەی کە سپاسێنەکەم و جارێکی تر بەشدار بوون با بڵێن کاریان بۆ ئاسان کردوون. وەڵامی بەڕێزت ئەمە بریتیە لە ڕنگدانەوەی ئەم واقعە سیستەمە داراییە ئەم سیستەمی کە ناونراوە سیستەمی پاشەکەوت ئەمە ڕنگدانەوەی حەقیقەت و واقعی ئەم سیستەمەیە لەسەر کۆمەلگا لەسەر فەرمانبەران لەسەر مامۆسایانی زانکۆ بە دیاریکراوی وەکو توێژینەوەکە نزیکەی 300 مامۆسایەکی بەڕێز بە نازناوە زانستی جیاوازەکانێک ئاماژیان پێ دەکەین کە بەشدار وەڵامیان داوەتەوە ئەمە ئەتوانین بڵێن جوانترین یان ڕێکترین یان ورترین واقع و ئاوێنەی ڕنگدانەوەی سیستەمی موچە پاشەکەوتی موچەیە لەسەر کۆمەلگا لەسەر فەرمانبەران لە ناویاندا مامۆسای زانکۆ بنمونە. بەڵێ دکتۆر لە ساڵانی چلەکاندا نووسەرێکی وەکو جەمیل ڕۆژبەیانی لە گۆڤاری گەلاوێژ دەڵێ ئەم گرانی و نەبوونی و قات و قڕێ کێسە بە وڵاتە بڵاو بۆتەوە شتێکی سروشتی نییە بەڵکو و گرانیەکی دروستکراوە لە پێناو بەرژەوەندی و مەرامی چەند کەسێکی تایبەت. پێت وایە ئەم قسەیە لە ساڵانی چلەکان دوای 70 ساڵ یان 6 ساڵ هەمان هەم قسە بێت کە ئێستا لە هەرێمی کوردستانە بیبڕین بەسەر ئەم وەزعی ئەمڕۆیە بەسمەوەی ئەم گرانی و قات و قڕی و نەبوونیەی کە ئێستا وای لەم مامۆسایانە کردو ڕەشبینانە وەڵامی بەڕێستان بدەنەوە گرانی و نەبوونی و قەیرانێکی دروستکراوە بۆ بەرژەوەندی چەند کەسێک یام هەر شتەکە بوونی هەیە و ئەبێ ئێمە ڕێگە چارەی بۆ بدۆزینەوە. پێشەوەی وەڵامی خودی خۆم وەکو ڕاپرسیەکە ڕاپرسیەکەم جێبەجێکرد وەڵام بدەمەوە ئەگەر وەڵامی ڕاپرسیەکە وەکو پرسیارێکی جارێ لێرەدا ئاماژەم پێکردوو کە بەشێکی زۆری بەشدار بووان بۆ چوونیان واهەیە کەوا ئەم بارودۆخە ئابووریەی خراپەی کە بە هەرێمدا تێدەپەڕێت و هەرێمی پێتا تێدەپەڕێت ئەمە دوورە لە واقع بەڵکو ئەمە شتێکە دروست کراوە ئەمە دیارە بە پێی کاتەکان دەگۆڕێت ئێمە ناتوانین تەعمیمی بکەین هەموو جۆرە گرانیەک هەموو جۆرە باخراپی بارودۆخێکی ئابووری ڕنگدانەوەی دروستکردن و با بڵێن ئەوە بێکەوە دروست کرا بێ و شتێک بێ دوور بێ لە واقعەوە هەندێک جار و هەندێک قۆناغ بەڵێ شتێکی واقعیە کۆمەلگاکە مجتەمەعەکە با بڵێن ناوچەکە هەرێمەکە بە هۆکارێک لە هۆکارەکان پێدا تێدەپەڕێ بەڵام مەرج نییە ئەم جارەی ئێستای کێمە تێدەپەڕیون بۆ نمونەگە دوو بەراوردکەین ئەو بەڕێزانەی کە لە سەرەتاکانی دوای ڕاپەڕینی ساڵی 1991 هەرێمی کوردستان ئەو کات کە سەرەتای حکوومەتی هەرێم بوو بە شێوەیە شێوەکان کێشەیەکی دارایی لە ناو مجتەمەعدا لە کۆمەلگادا لە ناو موسسەکاندا فەرمانبەران هەستیان پێ دەکرد بەڵام لەبەرەوەی زۆرینەی یان با بڵێن تەواوی کۆمەلگا تەواوی فەرمانبەران هەستیان بە واقیعی و هەروەها بەوە دەکرد کە بەڵێ ئێستا ئێمە کەوتونیتە کێشەیەکی دارایەوە بۆیە بە زۆر بە چالاکانە و زۆر بە گورجگۆڵانە و زۆر بە واقعی مامەڵان لەگەڵدا کرد و ئامادە بوون لە پێناویدا هەموو جۆرە قوربانی بدەن بەڵام ئەم جاری ئێمە ئەتوانین بڵێن وەڵامەکە بە پێچەوانەوەیە بۆیە بەداخەوە هێشتا جەماوەر فەرمانبەران نەگەیشتونەوە قەناعەتیان حکوومەتی هەرێم نەیتوانیەوە ئەو قەناعەتە بە فەرمانبەرانی خۆی بکە بە هاوڵاتیان و بە جەماوەری کوردستان بکە کە ئێمە لە واقعدا کەوتونتە کێشەیەکی دکتۆر بچینە لای لاپەڕی یەکەمی توێژینەوەکەی جەنابتان کە نازناوی زانستی بەشداربووان بۆ داناوە بۆچی لە نێو ئەم چینا بە تایبەت کامی لە پرۆفیسۆر و مامۆستای زانکۆ و ئەم شتانە جەنابتان بۆچی ئەمانتان هەڵبژاردووە
کە تەنها ڕاپرسیەکە لە نێوان ئەواندا جێبەجێ بکرێت. دەبڵ نەماگرێتەوە بۆ دوو ئەتیبارێکیان وەکو خۆم کاری خۆم وەکو مامۆساکی زانکۆ وەکو هاوڕێکانم وەکو کەسێک لەو با بڵێن چینە کە لە کۆمەڵگاداین ئەمە یەک دوو ئەگەر ئەمە بکەینە نموذەجێک ئەگەر بکەینە نمونەیەک ئەگەر ئەمە حاڵی کاریگەری سیستەمی موچە بێ بەسەر مامۆسانی زانکۆ کە لە ئاستێکی باشی با بڵێن زانستی و معریفە و ڕۆشنبیری کە پێویستە واهی بێت بۆیە بە دڵنیایی و ئەگە ئەمە حاڵیوان بێت ئەی لەگەڵ ڕێز ئەو پەڕی ڕێزم لەگەڵ ئەو پەڕی پێزانینم لەگەڵ ئەو پەڕی حورمەتم بۆ هەموو جەماوەر بۆ هەموو با بڵێن فەرمانبەران بەڵام ئەگەر ئەمە حاڵی مامۆستای زانکۆ بێ و کاریگەری سیستەمی موچە بێت لەسەر حاڵی ژیانی لەسەر زانستی لەسەر کاریگەری کێشەکانی لەسەر ڕووی کۆی گشتی بە دڵنیاییەوە کاریگەریەکە زیاترە لەسەر گشت فەرمانبەران یان بڵێن تەواوی فەرمانبەران بۆیە من وەکو ئەوین کردەوە دیارە لە ڕاپرسیدا پێویستە هەموو خاڵەکان تەوزیف بکرێت تاوەکو هەمویان ببن بە ڕنگدانەوە و ئاوێنەیەکی واقعی بۆ ئەو بارودۆخی کە تۆ دەتەوێت هەڵسەنگاندنی بۆ بکەیت بۆیە من وەکو با بڵێن خاڵی یەکەم هاتووم ئاستە زانستیەکان دیارە لە زانکۆدا چوار ئاستی زانستی یان تۆ چوار نازناوی زانستیمان هەیە دوای ماندووبوون و هەوڵ و تەقەلایەکی زۆر مامۆستا دەگاتە ماستانە کە ئاستی بەرزیان پرۆفیسۆر دوایەوە پرۆفسۆریا دەر مامۆستایە دەر من وەکو داتا لە بەردەستی بەڕێزدایە و هەروەها دەکرێت برای وێنەگریشمان زۆر چاکە مامۆستا یادیدەرە و کەسانی کەڵگیری ماستێرن لە 146 بەشداربووان لەوانن لە 137 هەڵگیرانی بڕوانامەی دکتۆران لە 116 پرۆفیسۆری یاددەرن دیارە بە دڵنیاییوانێ ڕێژەی پرۆفیسۆر لە کوردستاندا هیواداری کە ڕێژەکە زۆرتر بێ بەڵام ژمارەیان زۆر کەمە و لە بەشداربووەکان ئێمەشدا ژمارەیان لە 100 دیارە ئەمە با بڵێن گرنگە کە ئێمە بتوانین تەوزیفیوانە بکەین ئەگەر ئەمانە هەڵگیرانی بەرزترین بڕوانامەی کۆمەڵگا بن دیارە بۆ ئەوەی کە دەستنیشانی بکەین یاخۆ با بڵێن تەوزی بکرێت بۆ توێژینەوەکەمان بەڵێ ئەی ئەم باری خێزانەیە کە جەنابتان لە نێوان سەڵت و خێزاندارە دیاریتان کردووە ئەمە تا چەند گرنگە بۆ ڕاپرسیەکەی ئێوە بەڵێ بە دڵنیایەوانێ وەکو باسم کردوبارەی دەکەمەوە زۆر گرنگە توێژەر بتوانێت گشت معلومەکانی ناو توێژینەوەکەی ڕاپرسیەکەی تەوزیف بکات بۆ ئەو ڕوونی و هەروەها نزیکی بخاتەوە لە واقعی کۆمەڵگا و لە واقعی ئەو کێشەی کە تۆ دەتوێت توێژینەی لەبارە بکەیت بۆیە تاوەکمە بزانین ئەو کەسانی کە بەشدارن لە 95 بەشدار بووان خێزاندارن و لە 5 دەمێنێتەوە کە ئەمانە سەڵتن یاخۆ باری خێزانیان هێشتا خێزانداریان بەهۆی خوارکان تاکو بزانین ئایا ئەمە تەنها کاریگەری لەسەر لایەکیان کردو یاخەوەی تریشیان بە هەمان شێوە بەشدارە بۆیە ئەوەش پێویستە کە ئیشارەتی بۆ بکرێ و ئاماژەی بۆ بکرێ. بەڵێ ڕێژەی نێر لە لاپەڕستی توێژینەوەکەتان وەکو ڕەگەزی بەشدار بوانی ڕاپرسیەکە ڕێژەیەکی زۆری بەرکەوتووە. ئێوە تەنها وەکوڵێ قورساییتان خستۆ سەر ڕەگەزی نێر یان پێتان وایە ئەم قەیران زیاتر لەسەر کەسی وەکوڵێ ڕەگەزی نێر زۆرترە بۆچی لێرە ڕێژەکە زۆر بەرزترە لە چاو بەشداربوانی ڕەگەزی مێینەدا بە دڵنیاییەوە ینی ئەوە ئێمە نین یان توێژەر نییە یان ئەو کەسێک کە لە پشتی ڕاپرسیەکەەوە نییە کە دەستنیشانی و خاڵندەکە بەڵکو لە واقعی ئێمەدا مامۆستایانی زانکۆ یان بە شێوەیەکی گشتی زۆرینەیان لە ڕەگەزی نێرن ژمارەیانە لە واقعیشدا ژمارەی مامۆستایانی ڕەگەزی بەرامبەر ڕێگەزی مێ لە کۆمەڵ لە ناو چینی مامۆستای زانکۆدا هێشتا ئەو ڕێژە بەرزە نییە کە یەکسان بێتەوە بۆیە ئەمە ڕنگدانی واقعە بەشدار بووانە ڕوانی واقعی ئەوانە کە لە 1970 ڕەگەزی نێرە و ئەمەش لە واقعیشدانە گەر ئێسامە ئێحسایەکی تەواوی و دەقیق بکەین بە دنیایەوە ژمارەی مامۆسانی پیاو لە ڕەگەزی مێ دانێ دووجاریان سێجاریش بێت لەناو کۆلیجەکان دەمە واقعی حاڵی زانکۆکان و کۆلیجەکانە. دکتۆر ئەمە کۆمەڵە زانیاری بوون لەسەر ڕەگەز و تەمەن و پیشەی ئەو کەسانی کە لە ڕاپرسیەکەی جەناب تا بەشدار بوون. یەکەم پرسیاری ئێوە کە ڕوبەڕووی ئەم کەسە پسپۆر و شارەزایانە یا مامۆسایانی زانکۆتان کردوتەوە ئەم پاشەکەوتی موچە و قەیرانەی موچەی هەرێمی کوردستان تا چەند کاریگەری لەسەر کارە زانستیەکانی ئەوان کردووە. با بزانین
ڕێژەکان دیارە لە بەرچاومانن ئەگە لەسەر شاشەش برادران پیشانی بدەن بەڵام بزانین ئەم کاریگەریانە چین کە کاری کردوتە سەر کارە زانستیەکانی ئەو بەڕێزانە. ئێمە بە دڵنیاییەوە ئانی شاراوە نییە لای بەڕێزان با بڵێن لای بینەرانی بەڕێز کە کاری مامۆستای زانکۆ لەگەڵ ڕێزم بۆ کاری مامۆستایانی قۆناغەکانی تر لە ناوەندی و هەروەها لە ئامادەیەکان و هەروەها لە سەرەتایی یا لە گشت قۆناغەکانی تر ئەگەر هەبێت ئەمانە هەمووی کاری سەرەکی مامۆستا بریتیە لە وانەوتنەوە و مامۆستاتی بەڵام تایبەتمەندیەک هەیە بۆ مامۆستای زانکۆ کە بریتیە لەوەی کەوە دیارە دوای ماندووبوون و هەوڵێک و هەروەها دەستکەوتنی کۆمەڵێک بڕوانامەی تر ئەنجا لە کوردستان و موسەساتەکان ئێمەدا مامۆستای زانکۆ توانێت وەکو مامۆستاکی زانکۆ ڕۆڵ ببینێت. دیارە ئەم ئاستە پێویستیەکی زۆری هەیە بەوەی کەوا بە بەردەوام ئەم مامۆستایە لە ڕووی زانستیەوە لەگەڵ کۆمەلگای خۆیدا لەگەڵ بوارە تایبەتەی خۆیدا بە بەردەوامی لە بەردەوامنیدا بێت و هەروەها بۆ با بڵێن ئاستە زانستەکەی خۆی بخوێندنەوە و بۆ مطالعە و بەنووسین و بتوێژینەوە بۆ یەکێک لە هەرە کارە ینی ئێمە کاتێک کە مامۆستای زانکۆ دەبینین لە بەرامبەریدا کارە زانستەکانی ینی با بڵێن سیر دەکرێت و کارە زانستەکانێتی کە مامۆستاکانمان بۆ پۆلن دەکەوت جا دەکاتەوە بۆیە بابزانین کە سیستەمی موچە یاونی سیستەمی ئەم پاشەکەوتە چی کاریگەریەکی زۆری لە کارە زانستیان کردووە ئێمە بەداخەو دەڵێن پێش 2015 کە سیستەمی موچە گۆڕدرا و هەروە پاشەکەوتی موچە جێبەجێکرا لە ساڵی 2015 بە دەقیقی لە مانگی 1/9/2015 جێبەجێکراوە ئەوە تقریبا نزیکەی 15 مانگە ئێمە وەکو خۆمان مامۆستای زانکۆ ینی ڕازی نەبووین لە توانە زانستیەکانی زانکۆکانی هەرێم طموحی زۆرترمان هەبوو حەزمان دەکرد کە هەموو مامۆستا و کۆلیجەکان و بەشەکان لە شوێنی خۆیانوانەیە هەوڵ و طموحی بەرزکردنەوەی ئاستی زانستی مامۆستایان و هەروەها بەشەکانی خۆیان بدەن بە کۆمەڵێک دیارە بە دڵنیاییەوە موسەسەکان و دامەزراوەکانی پشت ئەم وەزارەتی خوێندنی باڵا و ئەو هەموو با بڵێن هەوڵانی کە هەیە کە بەرز دانرخێنین ئەمانش هاوکار بوون و هەستیشان بۆ دەکرد بەڵام بەداخەوە نەک نەمانتوانی لەو باڵانسە ڕابگرین بەڵکو بەداخەوە بۆی ئەنی بەو دەرەنجامەی کەم پێگەشتوم کە ئاستە زانستیەکانی کۆلیج و بەشەکان و خوێندکاران بەهۆی ئەو قەیرانەوە کاریگەرێکی ئێزگا زۆری لێ بۆیە بە دڵنیاییەوە لێرە وەکو زەنگێک وەکو ئاگادارکردنەوەیە کە ڕاپرسیەکی زانستی ئەکادیمی بێلایەنە کە ئاماژ تێیدا بەس تەنها دەستنیشانکردنی واقعی زانکۆ و کۆلیج و ئاستە زانستیەکان ئێمەیە دەدەین بە تایبەتی حکوومەتی هەرێم بە تایبەتتر بۆ وەزارەتەکان بە تایبەتر بۆ لیژنە زانستیەکانی ناو زانکۆ و ناو کۆلیجەکان لە پڕێکی تری توێژینەوەکەتان ئەم بارودۆخە پاشەکەوتکردنی موچە و قەیران تا چەند کاریگەری لە سەر بارودۆخی خێزانی کەسەکان کردووە بە تایبەت بوونە مامۆستانی زانکۆ چینێکی ڕۆشنبیر و کراوەن پێچێت لە خەڵکی ئاسایی زیاتر بتوانن بەسەر کۆسپ و لەمپەر و کێشەکانی خێزانە سەرکەون و پێ ئەچێت لەوە ینی ئەم بارودۆخە کەمتر لەسەر ئەوان بەڵێ لەسەر ئەوانیش زۆرە بەڵام کەمتر بێت لە خەڵکێک کەوا موچەی نەبێت یان هەر ئیشی نەبێت ئەم کاریگەریە چییە کە ڕێژەی لە 1970 کە ڕێژەیەکی زۆرە بەر ئەو بەڕێزانە کەوتووە کەوا کاریگەری لەسەر ژیانی خێزانیان دروست کردووە من بەداخەوە دەڵێم وەکو جنابشی لە سەتا بەرنامەکە باسە دێوە کرد من حەزم دەکرد ومێدی من وابوو کەوا ئەم وەڵامانە هەمویان وەڵامی ئیجابی تەواو بوونایە بەڵام بە دڵنیاییەوە ڕاپرسیەکە بۆ ئەوەیە واقعی کۆمەلگا بەشێک لە کۆمەلگا حاڵی مامۆستانی زانکۆ ئاستە زانستیەکەیان بۆ هەروەها بەشەکانی تری کە ئاماژەم پێ کردووە هەمویان لە باشترین دۆخدا بووە کە طموح و حەزی خۆم بووە وەکو شەخص بەڵام ئەم طموح و حەزەی ئێمە دیارە ڕاپرسیەکە بەداخۆ دەڵێم نەیتوانیوە ئەگەر پرسیار پێش بەڵامدانی و پرسیارەکەی بەڕێزێت ئەگەر سەیری بکەین دیارە ئێمە هەموو بەعلی اختصاص ئەوە دەڵێن کەوا کاریگەری با بڵێن بارودۆخی ئابووری هەر ئەوە نییە کەوا لە ڕوانگەیەکە و لەلایەنێکە و کاریگەری هەیە لەسەر کۆمەلگا لەسەر تاگ لەسەر خێزان بەڵکو بەداخەوە کە کاریگەری خراپ بەجێ دێڵێت
ئەمە جێی مەترسیە، ئەمەیەکەوە ئێمە دەمانەوێت لە دوای ئەم ڕاپرسیە، لە دوای ئەم وەڵامانە و دەرخستن و خستنە بەرچاوی کەسانی تایبەتمەند یا کەسانی بەرپرسی کۆمەلگاکەی ئێمە کەوا خەمێکی جددی چارەسەرکردنی ئەم بارودۆخ و ئەم سیستەمی موچەیە بە هەر شێوازە کراوە کە ئەمڕۆ باشترێکە لەوەی کە دوا بخرێ بۆ بەیانی هەفتەی داهاتوو دەست بکرێ بە چارەسەرکردن و هەروەها نەهێشتنی کاریگەریەکانی باشترێکە لە دوا بخێ. بۆیە بە دڵنیاییەوە ئەمە دەنگێکی زانستی ئەکادیمیە بۆ ئەو کەسانەی کە بخۆیان بە بەرپرس یاخود بەرپرسانی حکوومەتی هەرێم و بە تایبەتی ئەنجومەنی وەزیران بە هەرو تایبەتی وەزارەت گشت وەزارەتەکان ئەمە زەنگێکی زۆر مەترسیدارە چونکە لە کاتێکدا کە بارودۆخە ئابوووریەکە خراپ دەبێ کاریگەری ناشرین کاریگەری خراپی دەبێت لەسەر گشت بوارەکانی ژیان لە ناویاندا خێزان دیارە ینی گرنگی خێزان لە کۆمەلگای ئێمەدا لە حکوومەتی هەرێمدا توانیویەتی تا ئەنی خێزانێکی تۆکمەی بێکێشە لە واقعدا خزمەتکردنە بە حکوومەتی هەرێم بە کۆمەلگاکەمان بە پێچوانەکەشی هەڕاستە کێشەکانی ناو خێزان بە دڵنیاییەوانەیە کاریگەری خراپی دەبێتە ناو کۆمەلگا یعنی ڕنگدانەوەی کێشەکانی خێزان دەدرێتێتە ناو کۆمەلگا ئەو کاریگەری خراپی کە قەیران و نەبوونی موچە کردوێتە سەر خێزانەکان چییە؟ ینی ئێمە چۆن بزانین لە ئەنجامی نەبوونی موچە و قەیرانەوە کێشەیەکمان بۆ دروست بووە بیگەڕینەوە بۆ قەیران و نەبوونی موچە یا ئەو قەیرانانە کامان ئەو کێشانەی کە ڕوبەڕووی خێزانەکانە بنەوە کامانن بە دڵنیاییەوانێ خێزان دەنی خێزانی ئێستای ئێمە هەرێمی کوردستان لە ناویاندا کۆکو مامۆستای زانکۆک و پۆڵێک وەرمانگرت و نموذەجێک وەرمانگرتووە بە دڵنیاییەوە ئەنی داهاتەکانی کەسی بەرپرسی ناوخێزان ئەو داهاتانی کە دەستی دەکەوێت دابەشی کردو بەسەر بەشەکانی ئەو جێبەجێکردنی ژیانێکە خۆی لی ڕازیە لەگەڵ خێزانەکەیدا با بڵێن ئیتیفاقیان کردووە کە چۆن بتوانێت ژیانێکی شەرەفمەندانەی گونجاو لەگەڵ خێزانەکەدا جێبەجێ بکە بۆیە هاتووە ئەم دەستکەوتانی بە شێوەی لە شێوکان دابش کردەوە بەسەر بەشەکانی لە کاتێکدا کە ئەم ڕێژەیە نیوە یاخود با بڵێن تا لە 1970 لە دەست دەدات بە دڵنیایەوە یەکسەر کاریگەری بێت لەسەر ژیان کاریگەریەکانیشی دەتوانین فترە زەمەنیەک بە شێوە شێوکان چارەسەری بکە یان با بڵێن بە شێوەشەکان دان بە خۆدا دەگرێت یان لە ڕێگاکی ترەوە چارەسەری دەکات بەڵام مەترسیدارەکە لەوەیە بەردەوام بوونەکەیەتی کە مەترسێکی زۆری هەیە بۆیە بەڕاستی داتاکی زۆر مەترسا ژمارەیەکی زۆر ڕقمێکی زۆر مەترسیدارمان هەیە لەسەر با بڵێن کاریگەریەکانی خێزان لەسەر کۆمەلگای ئێمە بۆیە بە دڵنیاییەوە ئەگەر حکوومەتی هەرێم ئەگەر موئەسسەسەکانی ئێمە خەمی ئەوەی هەیە کەوا کۆمەلگا تووشی کەمترین با بڵێن کێشە بێت زۆر گرنگە لە سەرچاوەکە دەستکاتەوە بە چارەسەرکردنی بەو ڕێژەی کە لە توانایداتی دەستکارکردنی سیستەمی موچە بۆ ئەوەی کەوا کێشەکان لە ناو خێزانەوە کەم کاتەوە. دکتۆر پرسیاری ئەوم کرد پێشتر کە ئایا ئەم بارودۆخی ئێستا هەیە نەبوونی موچە و پاشەکەوتکردن جەنابتان هەر پرسیارم لێکردن کە ئایا قەیرانێکی دروستکراوە یام هەربوونی هەیە و ئەبێ ئێمە ڕوبەڕووی ببینەوە پرسیارەکەمان کرد بەڵام با ئێمە لەم داتای جەنابتانە کە لە ١٠٠ خەڵکی کوردستان یا بەشداربووانی ڕاپرسیەکەی جەنابتان پێیان وایە دروستکراوە ئێمە چۆن بیسەلمێنین بۆ خۆمان و بۆ حکوومەت کە بەڵێ دروستکراوە و ئێوە ئەتوانن چارەسەری ئەم دۆخە بکەن بەڵێ هەموو کەس ئەتوانێت قسە بکە بڵێ دروستکراوە بەڵام ئەبێ بتوانین قەناعەت هەم بە خۆمان هەم بە حکوومەت هەم بە خەڵکی دەرەوەش بکەین کە بەڵێ قەیرانێکی دروستکراوە. بە دڵنیاییەوە ئەوە وەکو باسم کرد ئەم ڕاپرسیە کە ناوی هیچ بەڕێزێکی تێدا نییە و لە هیچ شوێنێکدا داوا نەکراوە کە ناوی بەڕێز ناوی خۆی بنووسێ من لە سەرەتادا باڵێن ئەڕضیەکم خۆش کردو یان با بڵێم هاتووم زەمینەیەکی دەرونی بەشداربووم ئامادە کردووە بەوەی کەوا مقدمەیەکم بۆ بەشداربوو بۆ خوێنەر داناوە کەوا واقعی
ژیانی خۆی و کاریگەریەکانی چۆن چۆنیە بەم شێوەڵامداتەوە بۆی ئەگەر سیرکە سەرتادا منوسیمەچی خوێنەری هێژا بەڕێز ئەم ڕاپرسیەی بەردەستی بەڕێستان ڕاپرسیەکی زانستیە بە مەبەستی ئەنجامدانی توێژینەوەی زانستی و ئەکادمی ڕێکخراوە داوا لە بەڕێستان دەکەین دوای خوێندنەوەی واقع بینانە و بەر پرسیارانە وەڵامی پرسیارەکەم دەینەوانێ پاشان مامۆسای زانکۆ بە دڵنیاییەوە بەو ئاستەی کە هەیەی بەو ئاسە ڕۆژبیری هەیەی بەو خزمەتێک کە هەیەی بەو واقعێکێتی ئەمانە هەمووی وای لێکردووە کە واقعەن وەڵام دەداتەوە ئەوە واقعی ناو کۆمەلگای ئێمەیە کە ئەو ژمارەیە بەداخەوە کە پێمان دەڵێت لە سەدا 90 بەشدار بووان پێمان دەڵێت ئەم واقعە ئابووریەی کە بەسەر هەرێمدا هێنراوە دوورە لە ڕاستیەوە و هەروەها دروستکراوە بۆیە پێویستە حکوومەت بە دەنگێکی بانی ئەم دەنگە ئەم ژمارە زۆرم داتایە قەنەعەت پێ بکە بەداخەوە وەکو ڕەخنەیەکیش بۆ ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان کەسەکانی کە بەرپرسن لە مەجالەدا نەیانتوانیوە قەنەعەت بە هاوڵاتیان بە فەرمانبەران بە مامۆسانی زانکۆ کە بەشێکن لە ناو فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە قەنەعەت بکات ئەوە کەموکوڕیەکە یان با بڵێن ئەوە هەڵنەستانە بە ئەدا و کاری خۆی کە نەیتوانیوە پێمان بڵێت ئەمە واقع ئەو قەنەعەتمان پێ بکات تاوەکو ئێمە واڵین بۆیە لە سەدا 90 پێمان دەڵێت ئەم واقعی و ئەم کێشە ئابووری کە ئێستا دروستکراوە بریتی واقعێکی دروستکراوە لە سەدا 8 پێمان دەڵێت تا ڕادێک بە حەقیقی و ڕاستی دەزانین تا ڕادێک بە حەقیقی و ڕاستی دەزانمیانی لە سەدا 2 بەشدار بوون کە ڕێژێکی زۆر کەمە کە ڕێژێکی زۆر کەمە بەداخەوە ینی ڕێژێکە توانین بڵێن ینی وەکو نەبوو وایە کە ئەو بەڕاستی دەزانێت بەڵێ دکتۆر ئێمە وەک ئەزانین پاشەکەوت واتە ئەوەی کە لە خۆت زیادە بۆ منە مناڵێک هەموو ڕۆژێ ئەگەر 2000 پارەی هەبێ هەزاری بۆ پاشەکەوتەکە هزاریشی بۆ خەرجی ئەو پرسیارەی کە جەنابتان ڕوبەڕووی بەڕێزانتان کردوتەوە ئەو بڕە پاشەکەوتەی کە کراوە تا چەند بە ڕێژەیەکی گونجاوی دەزانین لە 1970 پێمان دەڵێ ڕێژەیەکی زۆر نەگونجاوە جەنابتان لەسەر ئەمە چی ئەڵێن بە دڵنیاییەوە یعنی ئەمە پێشبینی کراوە یعنی لە جێبەجێکردنی سیستەمی موچە و هەروەها با بڵێن پاشەکەوتی موچە من ئەتوانم بڵێم مامۆستای زانکۆکانی با بڵێن زانکۆ حکوومیەکانی کوردستان ئەتوانین بڵێن زۆرترین قورسایی پاشەکەوت کەوتۆتە سەر ئەم ڕێژەیە یان با بڵێن ئەم فیئەیە یان با بڵێن ئەم چینە لە فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی چونکە مامۆسای زانکۆ بە حکمی ماندووبوون و هەوڵ و با بڵێن دەستکەوتنی بڕوانامەکانی کە دەستی دەکەوێت کۆمەڵێک تایبەتمەندی هەیە حکوومەتی هەرێم بێ ئەوەی ڕەچاوی ئەو جۆرەشتانە بکات هاتووە و توێتی هەر مۆزەفێکم گەشت بێتە کۆی موچەکەی گەشت بێت ئەو ڕێژەیە لە 150 لە 160 لە 170 لە 175 بۆیە زۆرترین ڕێژەی پاشەکەوت لە مامۆسای زانکۆ کراوە بە دڵنیاییەوە ینی ئەمە کاریگەری ئەو حەقیقەتەیە بۆیە لە 198 بەشدار بوو پێمان دەڵێ ئەو ڕێژەی کەوا ینی لە پاشەکەوتی موچەکە کراوە ڕێژێکی نەگونجاوە لە واقعیشدا وایە پرسیارەکانی داهاتوش پێمان دەڵێت ئەم نەتیجێ ئایا لە واقعدا وانی وایە یاخود بەشێکی مندوانیە بۆیە گومانی تێدانیە کە ئەم ڕێژەی سیستەمی با بڵێن پاشەکەوتە ئێجگار ڕێژێکی زۆر مامۆسانی زانکۆ یعنی ئەگە من دەڵێم کە لەگەڵەوە دام ئەم سیستەمی پاشەکەوتە کۆتایی پێبێت و بە خێرایی کۆتایی پێبێت و بارودۆ خابوورێکە بگاتەوە پێش ئەم جێبەجێکردنی ئەم سیستەمە بەڵام ئەگەر دەڵێن ئەگەر لەکوێوە دەست پێ بکەین پێویستە لە مامۆسانی زانکۆ یەکێک بن لەو چینانی کە زوو بە خێرایی ینی بە دنیاوانێ ئەم ڕێژەیە دەستکاری بکرێت یان با بڵێن ئەم ستەمەی کە ئێستا هەیە کۆتایی پێێنێت وە بە خێرایی چارەسەر بکرێت دکتۆر پرسیاری دواتر لە 1970 بەشداربووان ڕەشبینن لە گەڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکانیان ینی هیچ ئومێدێکیان نییە کەوا ئەو موچانەی کە لەلایەن حکوومەتەوە بۆیان پاشەکەوت کراوە بۆیان بگەڕێتەوە هۆکاری ئەمە چییە لە کاتێکا لە 110 تا ڕادەیە گەشتبینە لە 102 زۆر گەشتبینەکەوە بەڵێ ئەو موچەی کە کەس نازانێت لەکوێ و بۆچی پاشەکەوت کراوە بۆی دەگەڕێتەوە جەنابتان لەسەر ئەمە چی ئەڵێن بەداخەوە بەشێکی زۆری قورسایی وەڵامدانەوەکە یان با بڵێن کەم تەرخەمیەکە لە بەرامبەرە کە حکوومەتی هەرێم ئەمڕۆ تەمثیلی دەکا یان با بڵێن ئەو وەزاراتانەی ئەو مؤسسانەی کە با بڵێن بەرپرسی ڕاستە و خۆی
سیستەمی موچە و ئەو نظامەیە. ئێمە بداخەوە حکوومەتی هەرێم نەیتوانیوە بێت قەناعەت و داتا و ژمارەی وا بخاتە بەردەستی فەرمانبەران بجەماوەری هەرێمی کوردستان بەگشتی تاکو قەناعەتیان پێ بکات ئەمە بارودۆخێکی نەخوازراوە و ئەمە حەقیقیە لە هەمان کاتیشدا بەڵێن دەدەم لە داهاتوودا کە پێویستە ینی حکوومەت ئەگەر بڵێ بەڵێن دەدەم یان نەڵێت ئەم سیستەمە خۆی لە خۆیدا ناوەکەی پاشەکەوتە یعنی کاتێکی هەڵدەگیرێ و لە کاتێکی تردا دەگەڕێتەوە بۆ خاوەنەکەی یاخود باڵێن بۆ فەرمانبەران بەڵام بەداخەوە ینی ئەوە ڕۆڵ و ئەدا و با بڵێن بەڵێنەکانی حکوومەتی هەرێمە کە نەیتوانیوە لە کاتێکدا کە ئەم سیستەمی موچەیی جێبەجێ کردووە نەشی توانیوە وا لە هاوڵاتیەکانی بکات کە ئەم ڕێژەی کە بردراوە لە داهاتوودا دوور بیاخ نزیک بێت من ئەم پاشەکەوت و ئەم بڕێکەوە لە معاشەکە و لە ڕاتبەکەی درراوە بۆت بگەرمانی بۆیە پێمان دەڵێ لە ساهاوەش دەڵێ گەشتبین نیم نهاییەن یعنی بەداخەوە ئەمە ئەو میستاقیەتەیە ئەمە ئەم ڕازگۆیەیە ئەمە ئەم نەبوونی متمانەیە کە لە نێوان حکوومەتی هەرێم و هەروەها جەماوەر یان موچەخۆران بە دەقیقی وجودی نییە پێویستە حکوومەتی هەرێم زۆر ئیش لەسەر دروستکردنەوەی متمانە بدات لە نێوان خۆی وەکو موسسەیەکە موسسەیەکی بەڕێوەبردن لەگەڵ هاوڵاتیەکان لەگەڵ فەرمانبەران بە تایبەتی زۆر گرنگە ئەم متمانە دروست بکەوە ئەمە نەبوونی ئەو متمانەیە ئەو ڕەشبینیە کە با بڵێن فەرمانبەران هەیەە بەرامبەر بە ئەدا و هەروەها بەڵێنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. دکتۆر وەگەزانین وتمان کە پاشەکەوتکردن واتە زیادەی ئەوەی کە تۆ سەرفیەکەی لە پرسیارێکی جەنابتانە ئەو بڕەپارەی دوای پاشەکەوت وەری دەگری بەشی تا چەند ڕۆژی ئاسایی دەکا بە شێوەیەکی سادە ڕێژەکان زۆر ینی ئەوەی کە 7 ڕۆژ لە 122 10 ڕۆژ لە 157 بۆ 20 ڕۆژ لە 180 ینی ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ فەرمانبەر و بۆ مامۆستا و بۆ موچەخۆران ینی بەڕاستی ئەو شتێکی هەندەکەمە بەو شێوەیەکەوە بەشی 7 ڕۆژ و 10 ڕۆژیان بکە جەنابتان لەو بارەوە چی بڵێن؟ ئەمە ئەو مەترسیە کە من لە سەرەتاوە و هەروەها داتاکانیش و هەروەها واقعی ژیانی مامۆستایان فەرمانبەران بەگشتی لە کوردستاندا جێبەجێ دەکرێت. من ویستومە بە داتا و بە ژمارە ینی ئەوە دەستکەین و ئەوە بە حکوومەتی هەرێمی بڵێن حکوومەتی هەرێم لە دوای جێبەجێکردنی من دەڵێم ئەنی ئەم وشەیە وتراوە سیستەمی موچە نییە ستەمی موچە هەیە ستەمی موچە هەیە ئەمڕۆ لە دوای جێبەجێکردنی ستەمی موچەی هەرێمی کوردستان کە جێبەجێ دەکرێت بەو ڕێژە من دەتوانم بڵێم لە تەواوی مێژوودا ینی لە هەموو وڵاتاندا بگەڕێ شێوازێکی دەست ناکەوێت ڕێژەیەکی دەست ناکەوێت ئەو ڕێژە زۆرەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لەمەدا ئیبداعێکی دانا بیدعەیەکی خراپی دروست کرد یان با بڵێن شتێکی دروست کرد کە بڕوا ناکەم هیچ وڵاتێک و موسسەیەک پەنابەرێتە ئەم جۆرە مامەڵەکردنە لەگەڵ فەرمانبەرانی خۆیدا. ینی من پرسیارەکەم کردووە ئایا ئەو مەفروض وایە ئەو ڕاتبێکە وەردەگیرێت ئەو موچەیەکە وەردەگیرێت بە حکمیەوەی لە کوردستان ئێمەدا مانگانەیە بەشی مانگەکەی بکات بەڵام من خسومەتە بەردەستی خوێنەری بەڕێز بەشداروی بەڕێز ئایا بەشی 30 ڕۆژ دەکا یاخود بەشی 20 ڕۆژ یان بەشی 10 ڕۆژ یان بەشی 7 ڕۆژ لە سەدا 22 بەشدارو پێڵێ بەستە نابەشی هەفتەیەکم دەکات یعنی 7 ڕۆژم دەکات یعنی تۆ 23 ڕۆژ 22 ڕۆژی تر نازانم ئەو مۆزەفە کە ئەمە مامۆسای زانکۆیە کە وتمان ینی بە حکمی کۆمەڵ اعتیبارات مامۆسای زانکۆ کۆمەڵی قورسایی ژیانی زیاتری دەسەرە بەڵام بەشی هەفتەیەکی دەکات دوات 7 ڕۆژ ئەگە هەندێکی ترمانەیە کە ژمارەکە زۆرترە لە 150 ماڵێ بەشی 10 ڕۆژم دەکات یعنی ئێمە لە سەدا تقریبا نزیکی لە 180 ئەڵێ یان لە هەفتەیەکەوە تا 10 ڕۆژ ئەی 20 ڕۆژەکەی تر مامۆسای زانکۆ یان با بڵێن فەرمانبەر یان با بڵێن بەگشتی ئەم کەسە چۆن ژیانێکی سادی ئەتیادی لە ژانی خۆی بەرە بکات یانە بێ پەنابەرێتە بەر وەرگرتنی قەرز یان فرۆشتنی کەلوپەلەکانی ئەگەر مابێتی و ئەگەر هەیبێت یاخود بریتێ لەوەی کەوا هەڵدەستێت بە ئیشێکی تر کە ئەوی یەکێک لە پرسیارەکان چونکە بە دڵنیایی وانێ ینی کاتێک کە پەنا زۆر بۆ مامۆستا دەبێت یان زۆر بۆ فەرمانبەر دەبێت کەوا لە کارەکەی خۆی دووری بخەیتەوە بە دڵنیاییەوە کاریگەری خربی لەسەر کارە ئەساسەکەی خۆی کە مامۆستاتەکەیەتی لێرەدا لەسەر ئەو دەبێت بۆیە بە دڵنیاییەوە ینی ئەمە زەنگێکی زۆر مەترسیدارە منێکێک لە مامۆستاکانی هاوڕێم دوای گەڕانەوەی فۆرمەکەی
گلەی لێکردم وتی فلان کەس من گلەی لێ دەکەم تۆ لە کەمترین ڕێژە ئەوەیە لە سای حەوت ینی بەعفەن ینی بەشی تا هەفتەیە حەو ڕۆژ دەکات لە مانکەدا وتی بە دڵنیاییەوە من بە حکمیەوەی کەوا سەرەتای ژیانمە کۆمەڵێک قەرزە یان با بڵێن کۆمەڵێک شتم لە شوێنەکانی ناوە وەکو مانگانە وی دەموانێ من بەشی هەفتەکەشم ناکات تۆ ڕێژێکت دانەناوە کە من دەستنیشانی بکەم بۆیە ئەوانە ئەنی لەوە کەمتریش مامۆساکی هاوڕم پێی نووسی بوو لەسەرەوە بە مەرجێک بەشی 10 ڕۆژم دەکات یان بەشی 20 ڕۆژم دەکات کە من کۆمەڵێک شت ئێمانە بۆ منە نەخۆش نەکەوم بۆ نمونە ئەمانە بەدەست من نییە بەدەست میوانم نییە سارەکەم عاقڵ نەبێت چی نەبێت یانی شتێکم نەبێت ئایا ئێمە دەتوانین زمانێتەوە بکەین کەوا سارەکەمان یاخود باڵێکە نەخۆش نەکەین بە دڵنیاییوانێ کەس ناتوانێت بۆیە زەنگێکی زۆر مەترسیدارە یعنی حکوومەتی هەرێم بەرپرسان تکایە داتاکان پێتان دەڵێت ئیتر گوێ لە داتاکان بگرن کە ئەمە واقعی ژیانی فەرمانبەرانتانە کە زەنگێکی زۆر مەترسیدار بەڵێ دکتۆر وەگەزانین بەدەستهێنانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا یەکێکە لە خەونەکانی هەر مرۆڤێ هەموو کەس شانازی پێوەکە بەڵام لە پرسیارێکی جەنابتانە کە ڕوبەڕووی ئەو بەڕێزانتان کردوتەوە ئایا جارێکی تر ئەگەر بگەڕێنەوە بۆ پێش ئەو کاتێک کە ماستەر و دکتۆراتان هێناوە جارێکی تر ئەم ڕێگەی ئەگەر سەیەکەین لە ١٤١ کە ڕێژەیەکی زۆرە بە نەخێر وەڵامی داوەتەوە ئەم ڕەشبینیە بۆ ینی بۆ بەو شێوەیە کە ئەم بەڕێزانە ئامادە نەبن جارێکی تر ئەم ڕێگە بگرنەوە بە ڕێگەیەکی پڕ لە دڕک و داڵیان تا ڕادێ ناساندووە ئەمە دەزانین لە واقعدا لە هەموو جیهاندا بە تەپری لە هەرێمی کوردستان ئێمەدا خوێندن بە بەشێک معانات و زەحمەت و ناڕەحەتی تاو دەبێت بە قورستر لە ئەوەیە کە ماستێر و دکتۆرا بەدەستبێنیت بۆیە تاوەکو چەند ساڵ پێش ئێستا لە هەرێمدا وەکو پێویست لە گشت پسپۆرەکاندا بەس ئەلحەمدوللا ئێستا دەتوانین بڵێن ئەنی ئەو ئومێدە یان ئەو حەزە ئەو ڕغبەتە هاتۆتە جێ بەڵام جاران یان چۆتە ئێستاش گەڵدا بێ بەشێکی زۆری ئەو کەسانی کەوە بڕوانامەکانی ماستریان دکتۆرا بەدەستێناوە لە دەرەوەی هەرێم لە دەرەوەی عێراق بەدەستێناوە مەسەفێکی زۆری کردووە غەریباتی و زەحمەت و معاناتێکی زۆری توش بووە تاوەکو دەستێناوە ئەم واقعی ئێستا کە جێبەجێ دەکرێت و سیستەمی موچە جێبەجێ دەکرێت ئایا بابزانین وای لێ کردووە کە جارێکی تر ئامادەی هەبێت کە دەستکەوتنی بڕوانامە غەیری ئەوەی کە خزمەتکردنە پێی بۆ کۆمەلگاکەی خۆی غەیری ئەوەی کەەوە ئاسە زانستەکەی خۆی باڵاتر دەکات خزمەتێک بە وڵات دەکات بە ڕۆڵەکانی نیشتیمانی خۆی دەکات بەڵام زای دەکەین لە ١٤٠ پێم دەڵێ ئەڵێت جارێکی تر من ئەگەر بەم بارودۆخەم ناتوانم جارێکی تر بەرەو با بڵێن دەستکەوتن و دەستخستن و خوێندنی ماستێرە دکتۆرا بڕۆم جارێکی تر کان نەما پەشیمان بێت لەچی لە ئیشەکەی کە ئێستا هەیەی یاخود ڕێژێکی کەممان هەیە کە پێمان دەڵێت بەڵێ دیارە ئەم بەڵێش لەوە سەر چاوی گرتووە کە مامۆستا لەگەڵ هەموو ناڕەحەتەکانی بەدەستهێنانی بڕوانامە و خزمەت پێکردنی لە ناو کۆمەلگادا بە ڕۆڵەکانی بە نیشتمانی خۆی بە ئیشێکی باشی دەزانێت بۆیە ڕێژێکی کەمە بۆیە بە دڵنیاییەوانێ پێمان دەڵێن ژمارەکان کە ئەمە هەمووی کاریگەریەکانی ئەم سیستەمەیە لەسەر خێزان و کۆمەلگاکان چونکە کاتی بەرنامەکەمان ئەوە زۆری نەماوە بە شێوەیەکی گشتی باسی ئەم داتانە بکەین لە دوای پێڕەوکردنی پاشەکەوتکردنی موچەوە ئەم پرسیار ڕوبەڕووی مامۆسایانی زانکۆ ئەوانی کە خاوەنی دکتۆرا و ماستەرن ئایا هەوڵی بەدەستهێنانی کارێکی ترت داوە لە 155 کە ڕێژ دوو بەرامبەری ڕێژەکان دوو ڕێژەکەی ترە ئەڵێن بەڵێ هەوڵمان داوە ئەم هەوڵدانە چۆنیە و ئەو ئیشەی کە ئەمان هەوڵیان بۆ داوە چ جۆرە ئیشێک بووە بە دڵنیاییەوە بەداخەو من دەڵێم یعنی نەک تەنها مامۆستای زانکۆ من ڕێزم هەیە دووبارەی دەکەمەوە کە هەموو فەرمانبەران پێویستە ئەو کاری کە دەیکات وای لێ بکات کەوە بە تاواتی ژیانی بۆ فەراهم کا بۆ خۆی و خێزانەکەی پەنا نەباتە ئیشێکی تر تاوەکو لە هەمان کاتدا ڕێز لە پسپۆڕەکان بگیرێ پاشان لە هەمان کاتیشدا ڕێز لە کایە معنەویەکە ڕووە معنەوەکەی ئینسانە بکات بە تایبەتی مامۆستای زانکۆ بەڵام کاتێک کە مامۆستای زانکۆ ژیان و زەحمەت و بژێوی ژیانی وای لێ دەکات کە ناڕەحەتی دەکات وای لێ دەکات ناچاری دەکات کەوا بەرەو ئیشێکی تر بڕات یعنی بەداخەوە لە 155 مامۆستایانی زانکۆی بەشدار بوو ئێستا ئیشێکی تر دەکات لە پاڵ ئیشی مامۆستای زانکۆیدا ئیتر ئەو ئیشەیە هەرێک و بە شێوازەکە من بۆ خۆم هەندێکیان کە ڕێزم هەیە وەکو احترامێک نامەوێت باسن لێ بکەم ئیشەکان لەوانەیە لە واقعدا ئەگەر لە حاڵت و بارودۆخێکی تەبیعیدا بووە نیهاییە نزیکە ئیشە نەدەکەوتەوە بەس ئێستا بەهۆی ناچاریەوە
لە دوای دەوام لە پاڵ ئیشی مامۆستای زانکۆییدا ئەچێ کارێکی تر دەکات دیارە کارکردن و ئیشکردن ئەو پەڕی ڕێز و ئەو پەڕی با بڵێن تەقدیری بۆ دەکرێت بەڵام بە دڵنیاییەوە بۆ مامۆستای زانکۆ بۆ ئەوەی لە کارەکەیدا هەموو کات و سات و وەختەکانی سەرفکا و بوارە زانستەکەی بەرەپێش ببات پێویست وایەکەوە تەرخان و تەفەڕۆقێکی تەواوی خۆی هەبێ بۆ ئەو بوارەیە بۆیە بەداخەوە ینی لە 155 مامۆستانی زانکۆ حکوومەکانی هەرێم لە ئێستادا ئەگەرم ڕێژەیە چونکە منم داتای مانگی 11 کۆتایی مانگی 11 کۆتایی بە داتاکانتەوە کە ئێستا مانگی تێپەڕیوە من ڕژبینم لەوەی کەم ژمارەیەشتا بەرە زیادیش بۆ لەوانەیە گەشتێتە 65 بەڵێ دکتۆر یەکێکتر لە پرسیارەکان ئەگەر لە دەرەوەی هەرێم هەلی خوێندنیا کاری زانستیت بۆ فراهەم بکرێ ئایا ئامادەی هەرێم بەجێبێڵی لە 175 ینی 3 بەش لە 100 بەشەکە ئەو لەو 4 بەشەی کە لە سینەکە ئەڵێ بەڵێ ئامادەم هەرێمی کوردستان بۆ ئەو کارە بەجێبهێڵم قسەی جەنابتان لەسەر ئەمەیان چییە؟ بە دڵنیاییوانێ ئەمە هەمووی دووبارەی دەکەموانێ ڕنگدانەوەی ئەمە ئاوێنێکی ڕوونی ژمارەیەکی ڕوونە کە پێمان دەڵێ کاریگەری ئەم بارودۆخە سیستەمی موچە وای لێ کردو کە مامۆستا کە بە دڵنیاییەوە من دڵنیام لەوەیکەوە ڕۆحی نیشتیمانی و خۆشەویستی نیشتیمان و خزمەتکردن بە نیشتیمان لای هەموو کوردێک لە ئاستێکی زۆر باڵادایە بە تایبەتی لە ناو مامۆستانی زانکۆدا بەڵام لە کاتێکدا کە ژیان نەڕوات کە نەتوانێت بژێوێکی اعتیادی ژیانی خۆی بەڕێوەبەرێت مەجبورە کە پەنا بۆ ئەملا ئەولا بیر لە کاری تر باتەوە بۆیە ئەمە زەنگێکی مەترسیدارە بیانی ئێمە خۆشحاڵ بووین ڕۆژگارێکەوە حکوومەتی هەرێم بەهۆی کۆمەڵی هەنگاوتوانی عقلێکی زۆری دەرەوەی کوردستان بگێڕێتەوە بۆ ناو کوردستان و لە ناو موسسە زانستیەکان و زانکۆکان دا ئیشیان دەکرد کە بە دڵنیاییوانێ ئەمە سوودێکی زۆر چاکی زانستیگان بەڵام بەداخەوە ئێستا بە پێچەوە هیجرەکە و کۆچکردنەکە و بەجێشتنەکە بۆتە ئەمە واقعیشە ینی ئەمە لە واقعدا بەشێکی مامۆستا بەڵێ هەرێمی کوردستانی بەجێ هێشتووە یان هەیە ئێستا لە قۆناغیەوەدا بیر بکاتەوە لە شوێنێکی تر کارێکی تر بکات بۆیە پێویستە لەسەر حکوومەت بە تایبەتی وەزارەتی خوێنی باڵا بە هەر شێوازێک بوو بێ و بە هەر نرخێک بوو بێت ڕێلەوە بگرێت کە چونکە ئێمە دەزانین مامۆستاکی زانکۆ دوای ماندووبوونێکی زۆر و هەوڵێکی زۆر توانیوتی بگاتەوە ئاستا ئەویش کوردستان بەجێ بێڵێت ئەویش هێرشکە ئەم شوێنانە دەمێنێتەوە بە بەتاڵی بە دڵنیاییوانێ ئاستێکی زانستی ناشرین یاخۆت با بڵێن نەخوازرا و بەدی دەکرێت لە دوات دکتۆر ئایا لێ بارودۆخی ئابووری هەرێم ناچاری کردی هەندێک لە پێداویستی و کەلوپەلی خۆت و تەنانەت بۆ نمونە زێڕ و زیوی خێزانیشت بفرۆشی بۆ دابینکردنی بژێوی خۆت یان ژیانی ڕۆژانەتی پێ بەڕێوەبەری لە 152 بەشدار بووان پێیان وایە کە بەڵێ ناچار بوون کە هەموو شتێکی ناماڵی خۆیان بفرۆشن بۆ بژێوی ژیانی خۆیان و بۆ خواردن و بەڕێوەبردننی ژیانی خۆیان ئەم پرسیارە بوو ئەوەیە تاوەکو بزانین لەگەڵ بەردەوامبوونی تا بەردەوام بێ ئەم سیستەمی موچێ پاشەکەوتی موچێ بەردەوام بێ کاریگەریەکانی زۆرتر دەبێت من وێنای دەکەم تەشویح دەکەم بۆیکەوە ئاگرێک لە شوێنە کەوتۆتەوە تا زوو بڕۆین بەدەمی کوژانەوە و کۆتاهێنانی ئەماگرە زەرەدەکان و زیانەکان کەمترە بە پێچەوانەوە تاوەکو لێگەڕین تا ئاگرەکە فراوان بێت تا ئاگرەکە زیاتر زیانمان پێ بگەنێت زیانەکانی زۆرترێکە بۆیە بەردەوامبوونی سیستەمی موچە با بڵێن پاشەکەوتی موچە ئەمە واقع و کاریگەریەکانێتی ینی لە 152 مامۆستاڵێ بڵێ من ئێستا تا ئێستا کەلوپەری تایبەتی یانی من ئەگەر لە حاڵاتێکی ئەتیادی بووە پەنام نەدەبێت بەوەی کەوا سارەکەم بفرۆشم چونکە ئێستا بۆتە بەشێ لە پێستیەکانی ژیان هەندێک پێداویستی تر کە ئینسان وەکو بڵێ لە کاتێکدا کە دەست خۆی خستووە ئێستا بە ناچاری دەیانفرۆشێت ئەمانش لە نەتیجەدا کاریگەریەکی نێگەتیڤ و خراپی دەبێت لەسەر خێزان لەسەر کێشە خێزانەکان دکتۆر هەر لە سەرەتای ئەم قەیرانەوە دەسەڵاتدارانی هەرێم گوتیان پاساویان بۆ بڕینی موچە یاوڵاتیان و نەبوونی موچە و ئەم شتانە دوو هۆکاری سەرەکیان ئەخستە بەردەم یا سێ هۆکاری سەرەکی بڕینی موچە و بودجەی هەرێم لەلایەن بەغداوە اینجا شەڕی داعش اینجا دابەزینی نەوت نرخی نەوت ئایا هاوڵاتیان یا ئەم بەشداربووانی ئەم ڕاپرسی جەنابتان باوەڕ بەم بیانوانەی حکومەت ئەکەن یا ئەم پاساوانە جێی باوەڕن کە قەناعەت بە خەڵکی بهێنن کە بڵێ ئەمانە هۆکارن بۆ پاشەکەوتنی موچەکانیان
داتاکان وەڵامان بداتەوە بۆ پرسیاری بەڕێزێت ئایا قەنەعەتت بە ئەو بیانوانە هەیە کەوا حکوومەتی هەرێم بۆیە دەستی بدۆ بۆ سیستەمی موچە و پاشەکەوتی موچە جێبەجێ کردووە لەبەر ئەم هۆکارانە هەیە ئەگەر فەڕستکەین دیارە داتاکان پێماوە لە سا 91 نەخێر نهائیەن بڕوای بە ڕاستی ئەم بیانوانەی حکوومەتی هەرێمی کوردستان نییە کە سیستەمی موچەی پێجێبەجێ کردووە و پاشەکەوتی موچەی پێجێبەجێ کرد بەڵام ئەگەر وا فەڕستکەین لە سەرەتادا دابەزینی نرخی نەوت هۆکارێک بوو بەڵێ واقعاً کاریگەرێکی زۆری هەبوو بەڵام خۆ ئەمە زۆری نەخایەند ینی دابەزینی نرخی نەوت بۆ ئەو ئاستەیکەوە سیستەمی موچەی پێجێبەجێ کرا دوای وردە وردە ئاستەکە ئێستا بۆتەوە دووقات و زیاتریش ئێمە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێم ڕنگدانەوەی ئەم قسانەی ئێمە پێمان بڵێ حکوومەتی هەرێم پێمان بڵێ لەگەڵ خۆی بەڵێنیدا لەگەڵ بە باشبوونی لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکاندا ئێمە دەستکاری ڕەشەکە دەکەین بەڵام بەداخەوە فرۆشتنی نەوت و نرخی نەوت گەشتە دووقات یان زیاتری ئەو کاتێکەوە ئەم یاسای جێبەجێکرا بەڵام تاکو ئێستا سیستەمەکە بە شێوازی خۆیەتی بۆیە بە دڵنیاییەوانێ ئەمە میستاقێتی حکوومەت لەژێر پرسیارێکی گەورەدا بەرنامەکەم تەواو بووە شتێکی وای نەماوە بەس کۆتا پرسیار بۆەوەی کۆتایی بە تەوەری ئەمڕۆمان بێنین پرسیارێکە جەنابتان بە شێوەیەکی کورتی وەڵام بنەوە کە ڕوبەڕووی هاوڵاتیانتان کردوتەوە ئایا هەوڵەکانی دەسەڵات بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە و ئەم قەیرانە بەڕاست ئەزانن بەداخەوە لە 95 هاوڵاتیان یا بەشداربووانی ئەم ڕاپرسیە بە گومانن لە هەوڵەکانی دەوڵەت لە هەوڵەکانی حکوومەت و بە ناڕاستی ئەزانن ئەگەر بە کۆتایی وەڵامەکەی جەنابتان بە شێوەیەکی کورتی بۆی کۆتایی بە بەرنامەکان بێنین ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە لەوە سەرچاوی گرتووە کە حکوومەتی هەرێم سەرەتا بڕیاریدا لەگەڵ جێبەجێکردنی ئەم سیستەمەدا من لەگەڵ چاکبوونی باری دۆخی ئابووریم دەستکاری دەکەم بەڵام ئەگەر سیرکەین ئەم هەموو ڕسومات و ئەم هەموو ضەرائب و ئەم هەموو ڕێژە زۆرەی کەوا ئێستا پارە لە با بڵێن هاوڵاتیان بە ناوی ڕسومات و شتەوانێ زیاد کراوە کە لە هەندێک حاڵدا گەشتوە دەقاتی جاران یان ئەنی جاران ئەگەر دیناری و ئێستا بۆتە دا یان هەندێک زیاتر و کەمتر یان هەندێکشدا ئەسڵەن وجودی نەبوو ئێستا وجودیە لەگەڵ بەرزبوونی نرخی نەوت بەڵام حکوومەتی هەرێم هەنگاوێکی کردداری نەناوە بۆ ئەوەی کەوا دەستکاری سیستمی موچە بکە ئەمە وامان پێ دەڵێت بەڵێ حکوومەتی هەرێم ئامادە نییە کە دەستکاری ئەم بابەتانە بکە بۆیە بەداخەوە دیارە بۆکو کۆتاییێنانی بە بەرنامەکەش بۆ بەڕێستان ناو ڕاپرسەکەدا کۆمەڵی پرسیاری تری تایە کاتمان نەبوو ئاماژە بە هەمویان بکەین بەڵێ هیوای دەخوازین داخوازین کە سەرتا لە خوای گەورە دۆمیان لە حکوومەتی هەرێم ئەم داتانە بە هەندوەر بگرێ بە تایبەتیش بەر ئەندام پەرلەمانەکانی باڵی حکوومەتی هەرێمی کوردستانیش و ئەو ئەندام پەرلەمانە بە ڕێزانەی کەوا لەسەر پشکی هەرێم لە ئەندامپەرلەمانن لە پەرلەمانی بەغا کە بەوریایی وهروەها بەوردی و هەروە بەجددی بێنە سەرخەت و ئەم داتانە گرنگی پێ بدەن و ئیشی لەسەر بکەن تاوەکو بتوانین بە زووترین کات ئەم سیستەمی موچیە لەسەر هاوڵاتیان لابرێت زۆر سپاس دەکەین بۆ بەشداری بوون لە بەنامی باس و سپاس بە بەڕێزیانی هەسەرکردنتان بۆ دەخوازین بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆژمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ